لەگەڵتان بەردەوامین و تەوەری ستودیۆمان هەیە وەکو هاوکارم پەیوەند ئاماژەی پێکرد کە خاتوونێکی دەنگخۆش لە ستودیۆ لامان میوانە بۆ ئێوتی شاشەکانتان مەگۆڕن. بەڵێ ژولیا حسێن میوانی ئەمڕۆی ئەم ئێوارەی بەرنامەی کورسات مەگەزینە باس لە بەرهەمە نوێیەکەی و هەروەها کارەکانی دیکەیە کات خاتو ژولیا سڵاو دەبێ بەخێربێیت سەرچاومان هاتیت کۆتا بەرهەمەت لەگەڵ مابە وایە ئەمە کۆتا بەرهەمە و بڵاو بۆتەوە کورتەیەکی ئەم بەرهەمە ئەبینین و پاشانەگەڕینەوە لەگەڵ بەڕێستا گفتوگویەکی لەسەر فەرمومە پێکەوە بینەریبین. دەستخۆشی دەکەین بەرهەمێکی جوان و تایبەت بەرهەمە دەکەین باسێکی بەرهەمەکەمان بۆ بکەیت گۆرانی لە نمایشێکی شانۆیی بڵاو بۆ دواتر بڕیارەتداکە تۆماری بکەیتەوە و وە کلیپیشی بۆ بکەیت. بەڵێ ئەم ئیشە ساڵی پار لە شانۆی کۆگای ژمارە 4 لە دەرهێنانی کاکدەرین حامید ئیشەکەمان خستە بەرگوێی بینەر و ئیشەکە خۆی فارسیە هینی شەروین حاجی پورە و تێکستەکەشی فارسیە بەڵام ئێمە وەرمانگەڕایە کوردی و بڕیار محەممەد تایر پێداچوونەوەی تێکستی کردوتەوە. دەستەکان خۆش بەیوادەن هەمیشە بەردەوامی لەم بەرهەمە جوانە دەگەر پێم بڵێ پێم نەڵێ ژولیا ژولیاکە تاوت ئەوی تریان حەزەکەی هەرماڵە بۆی لێ دەکنێت هەنەمێرا بێڵە مەگەنێ سەیزانم بەسم جوان نەمێرا بێڵم زۆر باشە کاتێکە ئەم بەرهەمانە تۆمار ئەەکەی تا چەند حەزەکەی تەم بەرهەمانە بمێنێتەوە لە نێو هەوادارەکاندا ئەتەوە باشترین و جوانترینەکان پێشکەش بە هەوادارەکانە بکەیت. بێگومان سەرەتا ئەم بەرهەمە وەکو ئەوەی کە وەرگیراوە لە فارسی و کوردمانە بە کوردی وەکو بەرهەمێکی خۆم سەیری ئەەکەم ئەو ینی لە دوای شانۆیەکە هاوڕێکانم یان خەڵک زۆر گۆرانەکان بەدڵ بوو یانوت کە بۆیان ڕێکۆردکەمە و ینی بە شێوەیەکی تازەتر بیخەمە بەردەمیان و منیش بۆیە ئەو بەرهەمەم زۆر خۆشویست بووە بە شانی ئەومزانی وەکو بەرهەمێکی خۆم سەیری بکەم و پیشانی بینەرانمی بم. باشە بە هەر گفتوگو و هەر ئاوە قسەکردن نەبێ ئەگەر گۆرانیشمان پێشکەشکی خراپ نابێت گۆرانیشتانە ئەم خاتونە گەنجە لێرەسە هەوادارەکانیش هەر چاوەڕێواکەن کە بەرهەممان پێشکەش بکەیت بەسەرچاو بەرهەمێکی مامۆستا عەدنان کەریم ئەو دڵی وەک بتپەرستێ. بورن ئەو دڵی وەک بتپەرستێ ڕووەکاتە چاوەکات نوێژەکە بۆ تیشکی چاو و زوڵفە لێگاڵاوەکات گەرچیای شێلی بەزابری خۆندەرا و پێڵاوەکات قەت بەدەڵ ڕاق بەسە ناکەم نایزڕێنم ناوەکات چونکە زانم تەلاری یارەخوا پێداوەکات مەستی کردووی بۆیای بینێ لاستم چاوەکات چونکە زانم تەلاری یارەخوا پێداوەکات مەستی کردووی بۆیانای بینێ لاستم چاوەکات. دەست خۆش بێت. باسێک لەم بەرهەمانە بکەینەوەی کە هەمیشە ئەو بەرهەمانەی کە لە شانۆیە کوردیەکانە ئێوە پێشکەشی ئەکەن ئەبن بە ترێندیش لە پاش ئەوەدا لە سۆشیال میدیادا تا چەند بۆ تۆ گرنگەلەوەی کە ئەم بەرهەمانە لە شانۆیەکەوە دوایی هەواداران داوا لێ بکەن کە بیکەی بە بەرهەمێکی تایبەت و پێشکەشیان بکەیت. ڕاستێکی لەم چەند ساڵی دوایە گۆرانی وتن و میوزیک بۆ بە شتێکی باو لە ناوکاری شانۆیە هەڵبەت ئەمە
ئەکرێت هەلێکی باش بێ بۆ ئەوەی کە ئەو گەنجانەمان ئاشنای کاری شانۆی نەبوون بە گۆرانی و بە میوزیک ئاشنان کەین بە شانۆکان و بێگومان ئەوە زۆر زۆر گرنگە کاتێک ئێمە لە شانۆیە کا گۆرانیە کەڵین ڕەنگە بۆ کواڵەتیە دەرنەچێت و گوێگرەکانمان بێبەش بکەین لەو چێژ و ئەحساسەمان بۆیە زۆر زۆر گرنگە کاتێک ئێمە بین و بەرهەمەکە ڕیکۆرد بکەینەوە و وەکوتم ڕێک حسابی بەرهەمی خۆتی بۆ بکەیت دەگەڵ کارەشانەوەیەکانە بینی چۆنە بینەری کارەشانەوەیەکانی بێگومان وەکو ئەکتەرێکیش دەرەکەوی لە شانۆیەکانە بەڵێ لەو ئیشەیە من وەکو ئەکتەرێکی شانی یەکەم ئەزمونم بوو بەڵام خۆشحاڵانە هەموو شتێک بە باشی ڕۆیشت زۆر سپاس. جولیا پلانی داهاتووی چییە؟ بەم نزیکانە یان کارت بۆ کردووە؟ بەم نزیکانە بەرهەمێکی خۆم بڵاو بێتەوە لە مێلۆدی خۆم و تێکستی باوکم تێکسی باوکت؟ بەڵێ زۆر باشە. چاوەڕوان بن و پلانتاندا لەم پێشەکە باوکە ئەم تێکستە بۆ بنووسێت و بیکەم بە بەرهەمی یاخۆت شتێکی کتتو پڕ بووە سوتفە بووە؟ ڕاستی باوکم شعر ئەنووسێت دەستی شعر نووسینی هەیە و کاتێک کە ئێمە مناڵ بووین شعرێکی نووسی و من و ژیوەرکردمان بە گۆرانی بەڵام بڵاومان نەکردەوە هەر بۆیە جارجار سێری نووسینەکان یەکەم زام کامە لەگەڵ منە یەتەوە و ئەمەوێت بیکەم بە گۆرانی باوکە کاریگەری هەبووە کە ئێستا تۆ ژیوەری خوشکت بوون بە هونەرمەندێک و کاریگەری باوکتان لەسەر بێگومان کاریگەری باوکم و کاریگەری دایکم هەردووکیان باوکم بە شێعر دایکیشم هەڵبەت بە پاڵپشتیەکانی ئەوان نەبن ئێمە ناتوانین لەگەڵ ژیوەرە بەرهەمێکتان هەبوو پلانتان هەیە لەگەڵ ژیوەرە بەرهەمی ترتان هەبێت گوێت ڕاستی لە ئێستا پلانی ئەومان نییە پێکەوە دوێتمانە بێت لە بەرەوەی ساڵی پار بەرهەمی ئەگریجەمان بڵاو کردەوە ئەویش بە دوێت بوو پلاین دیکەتان نامە بێکەوە؟ ڕەنگە بۆنە بەڵام لە داهاتوێکە ینی لاوانێ لە دوورە دەستان خۆش بێت. ئەی چی سەبارەت بە کۆنسێرت؟ کۆنسەرتی با لە بیریشمان نەچێت ژولیا لە کۆنسێرتێکە بەشدار بوو وایە لە کۆنسەرتەکەی هونەرمەند نەریمان بابان لە سەرەتای دەستپێکی کۆنسەرتەکەی وەکو پاڵپشتێک بۆ گەنجان ژولیا بە دەنگێکی زۆر تایبەتەوە دوو بەرهەمی پێشکەش کرد لەوێ کە بەڕاستی هەموو ئەوانەی کە لەوێ بوون سەرسامی دەنگی ژولیا بوون هەڵبەتەوە گەڕێتەوە بۆ چاکی کاک نەریمان بابان کە زۆر زۆر سپاس یەکەم لێرەوە و ڕێز و سڵاوم هەیە و هەموو ساڵێک کاتێک کۆنسێرت دەکاتەوە گەنجەکان ئێنێت و ئەیان ناسێنێ بە گوێگرەکانی خۆی هەڵبەت ئەمە کارێکی ئاسان نییە چونکە کاتێک ئەو خەڵکەکەن بۆ کۆنسێرتێک تکتی کۆنسێرتەکەی تۆ ئۆکڕن بە تایبەت بۆ لای کاک نەریمانیان بەڵام کاتێک منی خستە سەرەتای کۆنسێرتەکە و هەستێکی زۆر خۆش بوو بۆ من کارێکی جیاواز دەکات بەردەوام لە هەموو کۆنسێرتەکانە سەرەتای هەموو کۆنسێرتەکانیە هونەرمەندێکی لاو بەهرەمەندێک ئەهێنێتە سەر ستەیجەکە و گۆرانیەک بەڵێ بێتەوەڵێت وەکو پاڵپشتیەک باشە شتێکت هەبێت لە کۆتاییە بتەوێت ئاماژەی پێ بیت و وەک گۆرانی کشمان ئەوێت لە کۆتاییە چاوت خۆش بێت. زۆر زۆر سپاس بۆ ئێوە بۆ ئەوەی کە کورسات هەموو کاتێک ماڵی گەنجان بووە من ئەوەش لەبیر نەکەم سەرەتای دەرکەوتنم هەر لە کورسات بوو قەت کورسات لەبیر ناکەم و زۆر زۆر سپاس بۆ ئێوە و سپاس بۆ بینەرانمان کە تاوەکو ئێستا بینەرمان ئەجارڕەوان ئێمە با ماڵ ئاوایی خۆمان لە بینەران بکەین و لە پاشاندا بە بەرهەمێکی خاتوو ژولیا کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆی کورسات مەگەزینێنین زۆر سپاس بۆ ئێوە کە تاکو ئێستا بینەری ئەمڕۆی پرۆگرامی کورسات مەگەزین بوون هەمیشە شاد و بەختەوەر بن لەگەڵمان بمێنەوە خاتوو ژولیا بەرهەمێکمان پێشکەشەکات و ببەرهەمە کۆتایی بە بەرنامەکەی ئەمڕۆمان هێنی هیوای ئێوارێکی شادتان بۆ خوازین. Klunjarere hasta bayana tabayak dagin ey hawar akhir zamana tabayak dagin ای هوار آخر زمانه خوزگلم دنیای هوار تویانه دپم خوزگلم دنیای هوار تویانه
لپه چش بالو دنیا ای هوار دوزخ وایا جیم چش بالو دنیا ای هوار دوزخ وایا جیم